ئێرە بەردەم ئەو ماڵەیە کە هاوڵاتیەک بەدەستڕێژی گولە 5 کەسی کردا قوربانی کە 3 کەسیان گیانیان لەدەستدا و 2 کەسەکەی دیکەش بریندار بوون. ڕووداوی دەستڕێژی گولەی کەسێک لە خێزانێک لە ناحەی پیرەمەگرون دانیشتوانی ناحیەکەی دڵتەنگ کردووە و هەمویان خەمبار و چاوپڕ لە فرمێسکن بۆ ئەو ڕووداوە. عیلەکە پێشڕە و 5 منداڵی هەیە، 3 کوڕ و کچی هەیە، هێمنیش 4 کچی هەیە. زۆر باشواتە کوڕێکی کاکپێژە لەگەڵ برایشی بەڵێ خێزانەکەشی کاکپێژرە بریندارە لەڵ نەفرێشکە بەڵێ هیچ شێشیان نەبووە. لە ڕووی کۆمەڵاتیەوەنە پیاوێکی بیەوەی کە بەر ببنە ماڵە ڕێک و پێک بوون بەڕاستی بە حیاتی نەبیسوە شەڕ بکە و پیاوە گەڵ کەس نەخۆی نەبرای نە باوکی کەس ئایلەیەکی کاسبکار بوون و تاوە. ئەو کەسەی دەستڕێژی گولەی لەو خێزانە کردووە ناسیاوی یەکترین. ڕووداوەکەش بەو جۆرە بووە کە ئەو کەسە داوای لە یەکێک لە کوژراوەکان کردووە تەنکیەکی هەیە بۆی بگوازێتەوە، ئەویش بەڵێنی پێداوە کارەکەی بۆ بکات، بەڵام چاوەڕێ بکات چونکە کارێکی دیکەی هەیە و تەواوی دەکات پاشان بۆی جێبەجێ دەکات. ئەویش چاوەڕوانی نەکردووە و تەقەی لێ کردووە، دەستڕێژی گولەی لە کەسوکارەکەشی کردووە. ئێمە هاتین کارەساتەکەمان بینی ئێنەکە ڕوویدا و بەحقەت ئەمان بە برینداری گواستێنەوە بۆ خەستخانە ئێتر کە خێزانەکەشی بریندارە خێزانی کاکپێژە گوایە توێتی کوڕێکم لە ژوورەوە بریندارە کە هاتن بردیانە دەرەوە کوڕەکەش نەمابوو بەس ئیتر کە گەیاندیانە خەستخانە دیار بوو کە ئەرسێکان وەفاتیان کردبوو. ئەوەی کە تەقەکەی کردووە ئێوارە هاتووە گوایە وەکوەوەی کە باز دەکەن کە تانکی بۆ شۆڤڵیان هەیە تانکی بۆ باتە سەربان ئێتر کە نازانم ئیتر لە دووە ئەوە کە وەکوەوەی کە باز دەکەن توانە وەرە باچینە ژوورەوە جارە نانوشتی وا بخۆین ئێتر عەلاسەرەسە ناخواردن وەکوەوەی کە باز دەکەن. ساتی گەشتنەوەی تەرمی پێشڕە و عەبدوڕەحمان و ئەریوان پێشڕە و هێمن عەبدوڕەحمانە بۆ پیرەمەگرون پاش ئەوەی تەرمەکانیان ڕەوانەی پزیشکی دادی سلەیمانی کرابوون. لێرە و لەم مزگەوتە دوای بەجێگەیاندنی مەراسیمە ئاینیەکان تەرمەکانیان ڕەوانەی گۆڕستانی پیرەمەگرون کران و هەر لێرەش نوێژیان لەسەر کرا و بە خاک سپێدران. تۆمەتباری ڕووداوەکەی ناحەی پیرەمەگرون دوای ئەوەی 5 کەس دەکات بە قوربانی دوای ڕووداوەکە ڕاستەوخۆ هەڵدێت و هێز ئەمنیەکانیش بەڵێنیان داوە کە هیچ کاتێک تۆمەتباران ناتوانن لە دەستی یاسا هەڵبێن و دەستگیر دەکرێن و سزای یاسایی خۆیان وەردەگرێن. هێمن کەمال، کورس سات نیوز، ناحیەی پیرەمەگرون.